بێنازانن کە نیشتیمان بەجێ دێڵن و سەری خۆیان هەڵدەگرن. بە تایبەت دەسەڵاتێک مەسئول و بەرپرسە لە گیان لە دەستدانی ئەو خەڵکە، چونکە ئەو دەسەڵاتە تا لە سەردەمی شاخ بوو ئەوانە مای حەسانەوەی گەل و نیشتیمان و وڵات نەبوون. لە غەیری چەتەیی و جەردەیی و دزی و تاڵانی نەبێت ناتوانین سەروەریەکانیان بەڕاستی تۆمار بکەین و ئاماژەیان پێ بکەین. دوای ڕاپەڕینیش ئەوانە دەستیان هەڵکرد لە دزینی مەحاویلە و تەلی کارەبا و ژێرخان و سەرخانی ئەو وڵاتیان فەرهود و ئاوای وڵاتانی تر کرد. بەوەندەشەوە نەوەسان خوێنی هەزاران شەهیدیان یان گەنجی ئەو وڵاتەیان لە پێناوی مەسلحەت و بەرژەوەندەکانی خۆیاندا دیارە بە هەدەردا. بەوەشەوە نەوەساون دوای 30 ساڵ کە خەڵک هیوایەتی ئەوەیە کە خەون بە حکوومەتی خۆماڵی و پەرلەمانی خۆماڵیەوە دەبینێت، بەڵام عەجەبە دەسەڵاتێک دوای 30 ساڵ نەتوانێت سوود و کەڵک لە هێز و بازووی ئەو گەنجە جوانانە ببینێت. بەڵکو بەڕاستی من تەکلیف و داواکاریم لە براگەنجەکان و لە کەسوکاریان ئەوەیە کە ئێمە مەوعیدێکمان هەیە لەگەڵ ئەم دەسەڵاتەدا. ڕۆژێک دێت دەبێ ئێمە لەگەڵ ئەو دەسەڵاتەی کە سەخیە بە خوێن و باخەڵ و ژیرفانی ئەو میلەتەوە و شەرم لە هیچ شتێک ناکات، لە هیچ شتێک سڵ ناکاتەوە، ئێمە مەوعیدێکمان هەیە دەبێ ئێمە پێویستە بۆ ئەو ڕۆژە خۆمان ئامادەکەین، نەگەوەی کە نیشتیمانیان بۆ چۆڵکەین، نەگەوەی کە وڵاتیان بۆ بەجێبێڵین. وە زیاتر لە 11-12 وەزیری حکوومەتی هەرێممان بان کرد، ئاگادارمان کردنەوە بەداخەوە لە کۆی نیوەی کابینەی حکوومەتی نۆیەم و بە وەزیری شەهیدان و ئەنفالکراوانەوە لە کۆی 111 ئەندام پەرلەمان تەنها 2 ئەندام پەرلەمانیان ئامادە بوون. بەڵام ئەگەر بۆ سەفا و کەیف و خۆشی خۆیان بووایە، ئەگەر ئاهەنگێک بووە ئامادە دەبوون، بەڵام ئامادەی ئێمە نەبوون بەداخەوە لەو مەراسیمەدا. بەڕێزان، دیارە زۆر قسە دەکرێت لەسەرەوەی دەچن بۆ دەرەوە لە فەقیری ناچن. ڕاست ئەوەی کە دەچێت بۆ دەرەوە دەبێت زیاتر لە 1 دەفتەر دۆلاری هەبێ، بەڵام هەموو ئەوانەی کە چوون بە هەناخان و کاکە جێگر هەمووی دایناوە یان خانوەکەی بفرۆشە یان سارەکەی بفرۆشە یان زێر و ئاڵتونی خێزانەکەی بفرۆشێ بۆ ئەوەی کە پێی دەرچیان خودت قەرزێکی زۆر بکات، لەبەر ئەوەی هەلی کار و دەرفەت نییە لەو سنوورە. بەداخەوە زۆر دەپرسن باشە ئەوانەی لە کوردستان عیبیان چییە، بەڵام بۆ ناپرسین بۆ یەکێک لە ئەوروپاوە نایەت بۆ عێراق، نایەت بۆ هەرێمی کوردستان، بۆ کۆچی بێت پێچەوانە دروست نابێ. ئەگەر لە ڕاستیدا ژیان هەیە لەو کوردستانەدا مەگەر مەرگە سات بێ. بەڕێزان، ئێمە چاوەڕێمان دەکرد کە نەک وەزیرەکان بەڵکو سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمانی هاتانە پێشوازی و لە پێشوازی ئەو جەنازانە دابانە، بەڵام بەداخەوە بێباچیان گەیشتۆتە ئاستێک کە تەنها خوای گەورە دەزانێت مەوعیدی لە ناوچوونیان کەیە. بۆیە بەڕێزان، هیوادارین لە خوای گەورە مەرجی کاکە جێگر پشتیوان بە خوای گەورە ببێ بە سەرەتای مەرجی لە ناوچوونی ئەوانە کە هۆکاری مەرجی ئەو گەنجانە کە سەری خۆیان هەڵدەگرن لە بۆ دەرەوەی وڵات. ڕووم لە بەرپرسەکانە کە ئێمە لە 21/12/2021ەوە هەتا ئەمڕۆ لەسەر خەتین کەمترین بەدەمەوە هاتنمان هاتووە. حکوومەت هێرێم ئامادە نەبووە یەک فلستەرخان بکات لە بۆ گەڕان و سۆراغی ئەو بێسەر و شوێنانە، بەڵام ئامادەیە کە لە ئاهەنگەکانی سەری ساڵ بەدەیان دەفتەر دۆلار سەرفکە لە بۆ هونەرمەندەکان، لە بۆ یاریزانەکان ئەوانی کە لە دەرەوەی وڵات کە لە وڵاتەکانی خۆیان هیچ نرخ و بەهایەتیان نییە، بەڵام لەم وڵاتە لەسەر حسابی ئەم میلەتە لەسەر داهاتی ئەم میلەتە دێن پارەیان لە بۆ سەرف دەکرێت و پاریان لە بۆ خەرج دەکرێت.